سەرۆکی ڕێکخراوی شۆخ بۆ گەشەپێکانی تواناکانی ژنان. لە ئەنجامی چالاکێن نابەرپرسەکانی کە لەسەر ژینگە ئەنجامێکی ترسناکێ بێ لەسەر ژینگە لەسەر تەندروستی مرۆڤ. اینجا بەهۆی ئەو هەموو بینای پیشەسازی و بەهۆی زۆر لەو شەریکاتی بۆ نمونە شەریکەی نەوتە و بۆ نمونە ئەو با بڵێن ئەو شەریکاتانەی کە دروست دەکرێن هی پلاستیک و زۆر شەریکاتمان هەیە کە بۆتە زەرەر ئەمڕۆ بۆ کۆمەڵگە و بۆتە مای ئەوەی کە ژینگە پیس ببێ. لەوانە هۆکاری پیسبوونمان زۆرن کە گۆڕانکاری لە کەش و هەوا و کەمی باران و بەهەڵمبوون و هەموو ئەوانە دروست دەکەن. بەرامبەر بە ژینگە یا چۆن؟ بەرامبەر بە ژینگەی دەوروبەری بەرامبەر نییە. 2000 قوتەیەک دەکەین. لەبەر ئەوەی هەروەها قەسابخانانی کە لەسەر ڕووباری سیروان و لە چەندین شار بۆ نەبوونی زۆری ژمارەی دانیشتوانمان هەیە.